دەشێت هەموو جۆرە پێشبینیە بکرێ بۆ شەڕی ئێستای حەماس ئیسرائیل، چونکە ئەم شەڕی ئێستا دانابڕێ لە هەموو پێکدادان و قەیرانەکانی پێشتر لە نێوانیاندا بووە، بەڵام ئەم جارەیان ئاستی شەڕ و ئاستی بەرەنگاربوونەوەکانی یەکدی ئێجگار جیاوازن و لەوانەیە تەنها هاوبەشیەکی نێوان شەڕەکانی جاران و ئەمەی ئێستا بریتی بێ لەوەی تەختی شانۆی شەڕەکە هەرکەرتی غەزەیە. لە شەڕەکاندا هەر تەنها ماناو ڕەهەندەکانی سەرکەوتن بەس نین، بەڵکو پاراستنی سەرکەوتنەکان بەشێکی گەورە و گرانە لەو پرۆسەیەدا، وەک لە فەرهەنگە سیاسیە لەشکریەکاندا ئاماژەی پێکراوە. سەرکەوتن خۆی لە خۆیدا بەرپرسیارەتیە و پێویست بە پاراستنی دەکات و هەروەهاش سوودوەرگرتن لێی، چونکە ئەگەر سەرکەوتن بە تەنیا بمێنێتەوە ئەوە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا خۆرە لێی دەدات و هێدی هەڵدەوەرێ. ئەم شەڕی نێوان حەماس ئیسرائیل نیگەرانیەکی بەرچاوی دروست کردووە بەهۆی ئەگەرە زۆرەکانی پەرەسەندن و بەرفراوانبوونی شەڕەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. تۆفانی ئەلەقسا مەترسی هەڵایسانی شەڕێکی گەورەتری لە ناوچەکەدا هێناوەتە ئاراوە و بە تایبەتیش ئەگەر هاتوو بەرەی تری شەڕ لە دژی ئیسرائیل بکرێتەوە. دەشەی یەکێک لە هۆکارەکانی دواکەوتنی هێرشی زەمینی ئیسرائیل بۆ سەر غەزە پەیوەندی هەبێ بەو مەترسیەوە، چونکە وەک دەگوترێ لەوانەیە ببێتە هۆکارێک تا حزبوڵڵا بە فەرمانی کۆماری ئیسلامی ئێران بەرەیەکی شەڕ بکاتەوە لە باشووری لوبنانەوە. لە وەتای شەڕ لە ڕۆژی 7 مانگی دەی ڕابردووە دەستی پێکردووە، کۆماری ئیسلامی ئێران دەڵێ نایەوێت ئەم شەڕە ناوچەکە بگرێتەوە و دەشڵێ هێزەکانی بەرەنگاربوونەوە لە ناوچەکەدا نەخشە و پلانی خۆیانیان هەیە و هەر خۆیشیان خاوەنی بڕیارن. ئەم لێدوانانەی ئێران لە کاتێکدایە زۆربەی هێزە میلیشیاییەکانی ناوچەکە لە سووریا، عێراق، لوبنان، یەمەن و شوێنی تریشدا بە فەرمانی ئێران دامەزراون و هەر ئێرانیش ڕێنمایی و ئاڕاستەیشیان دەکا لە ئەلفەوە تایای پشتیوانیکردنیشیان بۆ دابین دەکا. تورکیا لە وەتای شەڕەکە دەستی پێکردووە بە پێچەوانەی هەڵوێستەکانی هاوپەیمانەکانی چەند جارێک جەختی کردوێتەوە لەوەی حەماس ڕێکخراوێکی تێرۆریست نییە. ئەمەش وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن هەوڵێکی تری ئەنکەرەیە تا وەها لە هاوپەیمانەکانی بکات لە ڕۆژاوا و لە ناتۆشدا بە هەر هیچ نەبێ بەشێک لە داواکاریەکانی و کارنامەکانی تورکیا لە عێراق و لە سووریادا پەسەند بکرێ. لەو سۆنگەیەوەی وەک دەڵێن سەرۆکی تورکیا ئەزموونێکی زۆری هەیە لە قۆستنەوەی دەرفەتەکاندا. ئەمریکا ناخوازێ ئەم شەڕە پەرەفسەنێت و سیاسەتێکی تایبەت پیادە دەکات بۆ ڕێگەگرتن لە فراوانتربوونی بەرەی شەڕ لە ناوچەکەدا. دەشێوێت شەڕەکە لە سنووری جوگرافیایی خۆیدا بمێنێتەوە بە ئامانجی داڕمانی ژێرخانی حەماس نەک فەلەستینیەکان. هەر بۆیەشە دەڵێ پێویستە جیاوازی بکرێت لە نێوان چەکدارەکانی حەماس و هاوڵاتیانی فەلەستینیدا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. بەردەوام کۆماری ئیسلامی ئێران و میلیشیەکانی سەر بە ئێرانیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەرەنگاری هێزە سەربازیەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا بوونەتەوە و ئەو هێزانەشیان وا داناوە بۆ پشتیوانی ئیسرائیل لەوێن. ئێمە هێزی سەربازیمە لە ناوچەکەدا هەیە لە وەتەی 11 سەپتەمبەرەوە بۆ بەرەنگاربوونەوەی تروریستان و ڕێگاگرتن لە سەرهەڵدانەوەیان. بوونمان لەو ناوچەیەدا هیچ پەیوەندێکی نەبێ ئیسرائیلەوە. ئاگاهیدانەکەمان بە ئایەتوڵڵا سەبارەت بەوەیە ئەگەر بەردەوام بن لە جمجۆڵەکانیان دژی ئەو هێزانەمان ئەوە وەڵام دەدرێنەوە و پێویستی شەخۆیان بۆ ئەو وەڵامە ئامادە بکەن. ئەمە هیچ پەیوەندێکی بە ئیسرائیلەوە نییە. لە دوای هێرشەکەی ڕۆژی 7 مانگی دەی ڕابردووی حەماس بۆ سەر ئیسرائیل نیگەرانیەکی زۆر هاتوونەتە ئاراوە سەبارەت بە پەرەسەندنی ئەو شەڕە بە تایبەتیش وەک دەگوترێ کۆماری ئیسلامی ئێران دەستی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هەیە تێیدا. ئەمریکا قەیرانی ناوی لەگەڵ ئێراندا و ناشمانەوەی ئەم شەڕە فراوانتر بێت. بەڵام ئەگەر ئیران یان ئەوانەی سەر بە ئێرانن هێرش بکەنە سەر هێزەکانمان ئەوە ئەو هەڵەیە مەکەن و ئێمە بەرگری لە خەڵکی خۆمان دەکەین و بە خێرایی و یەکلاکەرەوەش بەرگری لە ئاسایشی خۆمان دەکەین.
ئەمریکا بەڕاشکاوی لەناو ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکاندا باس لەو ڕۆڵەی ئێران دەکات کە دەیگێڕێ بۆ نەسەقامگیرکردنی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوە شتێکی نهێنی نییە بۆ هیچ کەسێکی لەم هۆڵی ئەنجومەنی ئاسایشدان کە چەندان ساڵە ئێران پشتیوانیکەری حەماس و حەزبەڵا و حوسیەکانە و لایەنی تریشە کە هێرش دەکەنە سەر ئیسرائیل. ڕێبەرانی ئێران بەردەوام هەڕەشەی سرینەوەی ئیسرائیل دەکەن لە نەخشەدا. لەم چەند هەفتەی ڕابردوودا لایەنگیرەکانی ئیران بەردەوام هێرشیان کردوتە سەر هێزەکانی ئەمریکا لە عێراق و سووریاشدا. ئەرکی هێزەکانمان ڕێگەگرتنە لە داعش لەوەی شەڕانگیزیەکانی دەست پێکاتەوە. لەسەر ڕۆڵی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دابەشبوونێک هەیە لە جیهاندا و دابەشبوونەش بەرژەوەندیەکانی وڵاتان بڕیار دەرن لەوەی دەکەونە چ بەرەیەکەوە، بەرەی ئاشتی و سەقامگیری یان بەرەی شەڕ و ئاژاوە. بۆ هەموو ئەندامانی ئەم ئەنجومەنە ئەگەر ئێوەیەش وەک ئەمریکا دەتانەوەیە ڕێگە بگرن لە پەرسەندنی ئەم قەیرانە، ئەوە لە ڕێی هەر کەناڵێکەوە بێت بە ئاشکرا یان تایبەت بە ئێران و لایەنەکانی سەر بە ئیران بڵێن لەم قەیرانەدا بەرەیەکی تری دەش بە ئیسرائیل مەکەنەوە، هێرش مەکەنە سەر هاوبەشەکانی ئیسرائیل. تەنانەت لە ناو کۆنگرێسی ئەمریکاشدا هاوڕاییەکەیە لە نێوان دیموکرات و کۆماریەکانیشدا لەسەر قورسترکردنی فشارەکان بەسەر ئێرانەوە تا ڕەفتارەکانی خۆی بگۆڕێ لە ڕێی سەپاندنی سزای جیهانیانە بە مەبەستی ڕێگەگرتن لە بوژاننەوەی ئابووری کۆماری ئیسلامی ئێران. پێویستە ئەمریکا ڕێبەرایەتی هاوپەیمانێتێکی جیهانی بکات تا بگەینە بەرەنجامی بە نێونەتەوەیەکردنی سزاکانی خستومانەتە سەر ئێران، هەروەهاش درێژکردنەوەی وادەی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش لەسەر پەرەپێدانی بەرنامەی موشکی و چەکی ئێران. جا ئەگەر لەلایەن رووسیا و وڵاتی چینیشەوە ڤیتۆکرا، ئەوە وڵاتان دەتوانن سزای خۆیان بەسەر بەرنامە لەشکریەکانی ئێراندا بسەپێنن تا بەردەوام کاریگەریان هەبێت لەو سزایانەی سەپێنراون و ئەو کاریگەریە جیهانیانە بێت بۆ ڕێگریکردن لە هەر بوژاندنەوەیەکی ئابووریانەی ئێران. ئەگەر وەهامان کرد ئەوە دەتوانین وەرچەرخان لە ڕووداوەکاندا دروست بکەین. فراوانبوون یان پەرسەندنی زیاتری شەڕی غەزە بریتیە لە کرانەوەی بەرەیتری شەڕ بە تایبەتیش لە باشووری لوبنان و لە سووریاوە و هەروەهاش چڕکردنەوەی هێرشەکانە بۆ سەر بنکە لەشکری و دیپلۆماتیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. لە دەمی ئەگەرێکی وانە خوازراودا بۆ پەرسەندن و کرانەوەی بەرەی نوێی لەم شەڕەدا وەک زۆرێک لە چاودێر ئاماژەی پێدەکەن و بە دووری نازانن هاوپەیمانەتی ناتۆش بەشداری بکە. جا ئەگەر ئاوەها ڕەوشێک دروست ببێ ئەوە لەوانەیە وڵاتی تورکیا بکەوێتە ڕەوشێکی قورس و بژاردەیەکی قورستریشەوە لە سۆنگەی بەشداریکردن و بەشداری نەکردنی وەک ئەندامێکی هاوپەیمانەتی ناتۆ. تام گارێت ئەندامی پێشووی کۆنگرێسی ئەمریکا میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. تام، سپاس و پێزانین بۆ ئامادەبوونت لەم بەرنمەیەدا. وەک دەزانین ئەمریکا زۆر بە وردی چاودێری ئێران و لایەنەکانی سەر بە ئێرانیش دەکا لەم شەڕەدا. جا پرسیارەکەم ئەوەیە، پێت وایە پاش ئەوەی وەک بینیمان سەپاندنی سزای بەرزترین ئاستی فشار یاخو سیاسەتی بەرزترین ئاستی فشار لە سەروەختی بەڕێوەبەرایەتەکەی داناڵد ترامپدا بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا نەبووە مای گۆڕان لە ڕەفتارەکانی تاراندا؟ بۆچی ئێستاوەها چاوەڕوان بکرێ ئێران ئەو ڕەفتارانەی دەگۆڕێ لە پەیوەندی بەم شەڕەی حەماس و ئیسرائیلەوە؟ جا وەک دەزانین بەڕێوەبەرەتی پێشوو ئەو سیاسەتەی سەپاندنی بەرزترین ئاستی فشاری بەکارهێنا و سزاکانیشی وە خۆی سەپاند و گۆڕانکاریەکی بنچینەیشیان دروست کرد لە داهاتی ئێراندا. مەبەستم لەوەیە داهاتەکانی ئێران بە شێوەیەکی بەرچاو کەمیان کرد لە ئاکامی ئەو سزایانە. بەڵام مەخابن ئەم بەڕێوەبەرایەتی ئێستا ئەمریکا بڕی 6 میلیارد دۆلاری لە پارەی سڕکراوی ئێران ئازاد کرد لە ڕێی کەناڵێکی قەتەریەوە بەر لەم شەڕێ حەماس لەگەڵ ئیسرائیلدا. جا لە دوای کوژرانەکەی قاسم سولەیمانی و ئەو بێدەنجەی ئێران هەیبوو بە بەراورد لەگەڵ ئێستادا کە میلیشیاکانی سەر بە ئێران لە سووریاوە دەیان هێرشیان کردوتە سەر هێزەکانان. ئەوە خۆی بەڵگەیە کە سیاسەتی بەرزترین ئاستی فشار کاریگەری خۆی هەبووە. جام بەڕێوەبەرایەتیت دەخوازێت ئێران تووڕە نەکات و ئەوەی لەم 1-2 مانگەی ڕابردوودا بینیمان پشتڕاستکردنەوەی ئەو قسەیەمە و بەڵگەیشە
تا بە هەر شێوەیەک بێت ڕێکەوتنە ناوچەکە ببوژێنێتەوە. ئەمە بەلای منەوە ڕێک وەک ئەوەیە کە خواردن دەدەین بە تیمساح و بەو هیوایەشین دواترین کەس بین بمانخوات. لە ڕاستیدا ئەمە وەرچەرخانە لە سیاسەتی دوو بەڕێوەبەرایەتیەکەدا. ئەم وەرچەرخانەش لە زیانە گیانەکانی ئەم شەڕی ئێستادا لە ئیسرائیل و غەزە دەبیندێت. باشە جناب داماژە بە ڕێکەوتنی ناوچیەکەی ئەگەر بێت و ئەمریکا یا وڵاتانی جیهان کۆمەڵگەی نێونەتەوی بگەنە ڕێکەوتنیی ناوچی لەگەڵ ئێراندا چ شتێک لەو واقعە دەگۆڕێکە لەو ناوچەیە هەیە؟ گۆڕانکاریە هەرە سەرچیەکە ئەوەیە ئەگەر ئێران ببێتە وڵاتێکی خاوەن چەکی ناوکی. ئەوە جیهان ئەو جاتێ دەگات لە لێدوانی ئاەتوڵاکان بۆ سڕینەوەی ئیسرائیل لە نەخشەدا. تۆ سیرکە شەڕی بەلەبری چەند هەبووە. ئەوەی لە یەمەن ڕوویدا شەڕی ئێران بووە بەرامبەر ئەمریکا. جا دەگەڕێمەوە بۆ ئەو سەروەختەی ئەو ڕێکەوتنە مۆر کرا. تەنانەت سەرۆک ئۆباما ئەو کاتەش وتی ئەم ڕێکەوتنە تەنها دروستکردنی چەکی ناوکی لەلایەن ئێرانەوە دوادەخات نەک ڕێگەی لێبژیرێت لەوەی ببێتە خاوەن چەکی ناوکی. پێم وایە پێویستە قسەی ئێرانەکان بە هێند وەربگیرێت. کاتێک دەڵێن دەخوازن هەموو شتێک لە ئیسرائیل و لە ناوچەکانی فەلەستینیەکاندا ئاور بدەن تا فەرمانڕەوایەتی زەویەکی پڕ لە خۆڵەمێش بکرێت. بەڵام ئەگەر ڕێکەوتن بکرێ مەرجە ئێران نەبێتە خاوەنی چەکی ناوکی؟ نا هەر لە بنەڕەتەوە ئەو ڕێکەوتنە شتێکی چاواشەکارانە دەبێت و شکستێکی گەورەش دەبێت بۆ جیهان و بۆ ئەم بەڕێوەبەرایەتیەش ئەگەر ئەو ڕێکەوتنە بکرێت. ئێران نیشانی داوە ناتوانێت لە ناو وڵاتانی شارستانیدا بژی. ئەوەی ئێران لە عێراق دەیکات، ئەوەی لە ئێمەنەی کات، ئەوەی بۆتە بەشێک لە قەیرای نێوان ئازەری و ئەرمەنیەکان. ئەڵبەت لێرەدا من مەبەستم لە حکومەتی ئێرانە ناک خەڵکی ئێران، چونکە هاوڵاتیانی ئێرانی خۆیان بوونەتە قوربانی. جام حکومەتە ناتوانێت وابەستەی پەیمانەکان و قسەکانی خۆشی بێت. تەنها دەتوانێت یەکش بکات، ئەویش کوشتن و بڕینە. جا ڕێکەوتنی ناوچی نابێت یارمەتیدەر لە هیچ بابەتێکدا، بەڵکو و کێشە و قەیرانەکان گەورەتر دەکات و سووری کاتی قەیرانەکانیش تێدەپڕێنێت و دەشیان کاتە دۆسەی جیهانی، نەک ئەوەی ئەو قەیرانانە هەر لە ناوچەکەدا بمێننەوە. تام بەرلەوەی بچمە بەشی دووەمی بەرنامەکە، بەڕای تۆ ئێران بۆچی لە بەرژەوەندیەتی ئەگەر شەڕەکە لە ناوچەکەیە پەرەپسەنێ ئەم شەڕەی ئێستەی حەماس ئیسرائیل؟ Sure. So I think that obviously there's a schism between Shia and Sunni Islam. بەدڵنیاییەوە پێم وایە ئەو ناوکوچانەی لە نێوان شیع و سونە ئاینزەکانی ئیسلامدا هەیە یەکێکە هۆکارەکان. ئێرانەکان دەمێکە خۆیان بە ڕێبەری شیع ئاینزەکان دادەنێن و ئایەتوڵاکانیش وەک دەزانین لە هەوڵی بەرفراوانکردنی کاریگەریەکانی خۆیاندان لە دەرەوەی سوورەکانی ئێراندا. جا ئەگەر ئەم پرسیارە لە ڕێبەرانی ئازەربایجان بکرێت ئەوە پێت دەڵێن لەژێر چ جۆرە فشارێکی ئێراندا، بە هەمان شێوە لە عێراقیشدا. جام هۆکارە ئاینزاییە و بوونی بەشێکی مەزارە پیرۆزەکانیش لە ئێراندا وهای کردو ئایەتوڵاکان سنوورەکانی شیعەگەراییش ببەزێنن و بەرەو ئەوە بڕۆن کە هەوڵی ڕێبەرایەتیکردنی هەموو مسلمانان بدەن ئەگەر بتوانن بەرەنگاری ئیسرائیل ببنەوە. جا ئەو ڕێبەرانەی ئێران وەها دەزانن ئەگەر بێت و بتوانن بە هەر ڕێگەیەک بێت دەوڵەتی ئیسرائیل هەڵبوەشێنەوە، ئەوە ئیتر لەسەر شانۆی جیهانی دەبنە خاوەن بڕیار و هێزی زیاتریشان دەبێت. جا پێم وایە ئەوە مەبەستەکەیە. تام من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی ئاگاداری هەموو جم و جۆڵە ئاشکراونیەنیەکانی کۆماری ئیسلامی ئێرانە لە پەیوەندی بە هێرشەکەی حەماسەوە بۆ سەر ئیسرائیل و دەشڵێت سنوورێک بۆ ئەو ڕەفتارانەی دەسەڵاتدارانی ئێران دادەنرێت. دەزانین ئەو دەستە و تاخمانە لەلایەن پاسدارانی ڕژیمی ئێرانەوە پشتیوانی دەکرێن. دەزانین ئێران بەردەوامە لە پشتیوانیکردنی حەماس و حیزبوڵڵا. دەشزانین ئێران لە نزیەکەوە و لە هەندێک بارێشتا کاریگەرانە کاراسانی بۆ ئەو هێرشانە دەکات و
هەنی لایەنی تریش دەدات سوود لەو قەیرانانە ببینن بۆ بەرژەوەندی خۆیان یان هی ئێران. دەزانین ئامانجی ئێران پارێزگاریکردنی ئاستێکی دیاریکراوە لەو سیاسەتە نەکۆڵیکردنی هەیەی، بەڵام ڕێگەی نادەینێت. نیگەرانیەکان لە ئەمریکادا زۆرن و هەر بۆیەشە بڕیار دراوە بۆ نردنی هێزی زیاتری سەربازی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک ئامادەکاریەک بۆ ئەگەری پەرسەندنی زیاتری شەڕی حەماس ئیسرائیل. جایمان نیگەرانی قوڵمان هەسا بارەت بە هەر ئەگەرێکی بەرزبوونەوەی ئاستی هێرشەکان لەسەر ڕێنمایی سەرۆک بایدن و وەزیری بەرگری فەرمانی داوا بە لەشکەر تا هەنگاو بگرنە بەر وەک ئامادەکاری بۆ هەر ئەگەرێک و بۆ دڵنیابوون لەوەی لە ڕەوشتێکی گونجاویش داین لە هەردوو ڕووی تواناییمان بۆ بەرگریکردن لە هێزەکانمان و وەڵامدانەوەی یەکلاکەرەوەش ئەگەر پێویست بکات. وەزیری بەرگری دوو کەشتی فڕۆکە هەڵگری نردووە و بەردەوامیش بەرگری ئاسمانی خۆمان دەنێرین بۆ بنکە ئاسمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. کۆماری ئیسلامی ئێران بەردەوام زمانێکی ئاگرئامێزی بەکارهێناوە دژ بە ئیسرائیل و لە دوای دەستپێکی شەڕی حەماس ئیسرائیلیشەوە نەک هەر ڕەخنە و ناڕزایی بەرامبەر ئەمریکا دەردەبڕێ بەڵکو هەڕەشەش دەکا. ئەمریکا هاوبەشێکی ڕێک و ڕەوانی تاوانبارانە. لەم تاوانەدا دەستی ئەمریکا سوورە بە خوێنی سەرکوتکەران و منداڵان و نەخۆش و ژنان. لە ڕاستیدا ئەمریکا و تاوانانەی ڕێی خستووە کە لە غەزە دەکرێن. لەگەڵ هەموو زیانە گیانیەکان و ماڵیەکانیشدا هێشتا دەسەڵاتدارانی ئێران چەکدارەکانی حەماس بە سەرکەوتوو دەزانن لەو شەڕەدا و دەشڵێن بردومان و هێرشەکانی ئیسرائیلیش هیچ شتێکی لە ئاوکێشەی شەڕەکە نەگۆڕیوە. چونکە ئیسرائیل تا ئێستا نەیتوانیەوە بەسەر جەنگاوەراندا سەر بکەبێت و لە مەودواش ناتوانێت سەرکەوتن بەدەست بهێنێت. ئیسرائیل تۆڵەی خۆی لە خەڵکی بێچەک و سەرکوتکراو دەکاتەوە بە بردومانکردنیان. ئەوە تا جەنگاوەرەکانیش بەردەوام ئامادەن و ئامادەیی بە جێگەیاندنی بریاری خۆیانن. تام وەکو گوێمان لێبوو ئەمریکا بەنیازە هێزی زیاتریش بنێرێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاز بە مەبەستی ڕێگەگرتن لە پەرسەندنی ئەم شەڕە. پێت وایە نردنی ئەو هێزانە کارێکی وا دەکا کە ئێران بکشێتەوە لە شەڕەکە ئەو دەستەی کە هەیەی ئیدی نەیمێنێ؟ نەخێر، ئەمریکا لە ناوچەکە هەیە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا و لە شوێنەکانی تریش. جا و هێزانی ئەمریکا بەردەوام هێرشیان دەکرێت سەر نەکە لەلایەن هێزەکانی سەر بە ئێرانەوە، بەڵکو لە خودی ئێران خۆشەوە وەک ئەوەی لەم ماوەی ڕابردوودا یەکەکانی هێزی پازداران کردیان. ئەوەی بەڕێزکردبی لە یەکێک لە لێدوانەکانیدا ئاماژەی پێکرد کە پێش کەمێک نیشانت دا. دەڵێم نەخێوانیە و هەموو لایەک دەزانن کە ئێران دەستی هەیە لەو هێرشانەی دەکرێن سەر هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. جا سەبارەت بە نانی هێزی زیاتری سەربازی دەزانی باشترین وەڵام بریتیە لە بەرسفێک یەکلاکەرەوە و خێرا بەهێز بوو پاراستنی و هێزانەمان کە لەوێ ئەمە دەبێتە ئەو پەیامەی دەبێت بە ئێران بدرێت کە هەرگیز ڕێگە بۆ جۆرە هێرشانە نادرێن. هەر بۆیە پێم وانە وەڵام بۆ ئەو هێرشانە مەرج نییە نردنی هێزی سەربازیمان بێت، بەڵکو وابەستەیمانە بە هاوپەیمانەکانمانەوە لە ناوچەکەدا. جا ئایا هێزەکانی سووریای دیموکراتە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا یان حکوومەتی هەرێمی کوردستان لە عێراق؟ جا نەخێر، نردنی هێزی زیاتر بە پێویست نبینم، بەڵکو وابەستەبوونمان بە پەیمانەکانمانەوە و کارکردنمان لەگەڵ هاوپەیمانەکانماندا زۆر باشتر دەبێت و دەشبێتە پەیامێکی زۆر بەهێزتر. جا نردنی هێزی زیاتر بۆ نمونە لەگەڵ ئەو لێدوانانەی لە تووشیاوە جۆمان لێ دەبێت شتێکی زۆر بێمان نەدەرەچێت. وەک چۆن لە گرافیکەکەدا دەیبینم ئاڵای ئەمریکا و ئیسرائیل و ئێران هەن، ئەوە پێویستە و هۆکاریش هەیە تا ئاڵای سووریا و لوبناان و تووشیا و عەرەبستانی سعودیەش دابنێت لەو گرافیکەدا. جا نامێت باسی وڵاتانی چین و هەروەها ڕووسیاش بکەم، ئەمانە هەمووی بەشدارن لەم شەڕەدا. جا نردنی هێزی زیاتر و دانانیان ناوچەکەدا دەشێت هۆکار بێت بەوەی هاوپەیمانەکانمان بکەونە بەر مەترسی زیاترەوە، بەڵام شکستهێنان لە بەرگریکردن لە هێزەکانمان و هاوپەیمانەکانیشمان لە ناوچەکەدا کارێکی مەترسیدارترە. پێم وانە نردنی هێزەکان بچێتە ئەو خانەی بگوترێت پەیامەکە بۆ ئێرانەکان و سەرنجی دەدەنێت. دەبێت هەڵوێستی وەک ئەوەی بەڕێوەبەرەتی پێشومان هەبێت کە چۆن بڕیاریدا دەبێت قاسم سولەیمانی بکوژێت. جا ئەو جۆرە بڕیارە پێویستە. باشە تامەگەر نردنی هێزی سەربازی زیاتر نەبێتە ئەو میکانیزمەی کە ئێران ڕابگرێت لەو دەستێبەردانانەی هەیەی چ شتێک دەبێت؟
پرسیارێکی دروستە جا پێویستە هەموو جۆرە سزاکان لەسەر ئێران دابنرێنەوە. دەبێت سزاش بخرێتە سەر هەموو ئەو سەرکردانەی پاسداران کە تا ئێستا سزای وڵاتانی جیهانیان لەسەر نین وەک ئەمریکا و یەکێتی ئەوروپا و وڵاتانی تریش. بێجگە لە سزاکان بەبێ هیچ چەند و چوونێک دەبێت تەواوی سامانەکانی ئێران سڵ بکرێن بە تایبەتیش لەلایەن هاوپەیمانەکانی وەک قەتەر و کۆریای باشوورەوە. نابێت ڕێگە بدێ ئێران داهاتی هەبێت کە لە ڕێی تونڕەوانەوە بەکاری بهێنێت بۆ سووتاندن و وێرانکردن و کوشتن و بڕین. پێم وایە ئەو سیاسەتی بەرزترین ئاستی فشارەی پێشتریش باسمان لێوە کرد بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ بەکاری هێنا. پێویستە دەست بەجێ بسەپێنرێتەوە و بەسەر ئێراندا و دوو هێندەشی لێ بکرێت بەر لەوەی درەنگ بکەوێت. جا من بە ئاگاهیەوە قسەکانی خۆمەکەم. تام بەڕای تۆوەکو سیاسەتمەدارێکی ئەمریکایی ئەگەری فراوانبوونی ئەم شەڕە و پەرەسەندنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چەندێکە، ینی پێ دوایە ئەم شەڕە وەکو باز دەکرێت بۆ ئەندازەیە پەرەپسەنێکە ئاگرێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بنێتەوە؟ پێم وایە هەموو لایەک بێجگە لە ئێران و هێزەکانی سەر بە ئێران ئەو هیوایان هەیە. من بۆ خۆم پێم وایە هێشتا ڕۆژەکەەوە های لە نەهاتەوە گەیشت بێتە و ئاستەی شەڕێکی سەرتاسەری لە ناوچەکەدا بێنێتە ئاراوە. ئەو گوتارەی ئێران و حەماس و حیزبوڵا بریتە لە هاندانێک بۆ دروستکردنی قەیرانێکی ئاینی و ئاینزای لە نێوان خاوەن بڕوایانی جودادا. دەتوانم بە ناوی هاوکارەکانمەوە لە ئەمریکا بدوێت، دیموکرات و کۆماریەکان و کریستیان و مسلمان و جوو هیندۆس و تا دوایی هەرگیز ئاوەها ڕەوشێکی نەخوازراومان ناوێت. ئەو جۆرە گوتارەی ئێران و هاو ئاوازەکانی ئێران لە ناوچەکەدا هەر بەڕاستی بۆ من سەرچاوی خەم و مەخابنێکی گەورن. کاتێک دەبیدم لەگەڵ ئەو هەموو هەوڵی بەرەو پێشوونەی کورد دەیدات بۆ مافەکانی خۆی، ئەو جۆرە وتارانە چەندان ساڵە تەنانەت مەترسیان بۆ خودموختاری کورد لە هەرێمی کوردستانی عێراق و لە باکووری ڕۆژهاتی سووریاشدا دروست کردووە. جا ئەوەی دەتوانین بیکەین ئەوەیە چەندێک بتوانین فشاری قورس بخەینە سەر ئێرانیەکان بۆ ڕاگرتنیان لەو جۆرە سیاسەتی هەیەە و دەبێت ئەو پەیامە بگەینین کە دەمانەوێت ئێرانێک ببینین هاوڵاتیەکانی خاوەنی بڕیار و ئیرادەی خۆیان بن و وڵاتێک بێت دراوسەکەی خۆی بەلاوە پەسەند بێت، تەنانەت ئەگەر جیاوازی و ناکۆکی ڕوانی نیشان هەبێ لە نێوانیاندا. جا با ئەوەش بڵێم کە بۆ خۆم ئەزبوونی ژیانم هەیە لە هەرێمی کوردستان و لە باکووری ڕۆژهاتی سووریاش و خەڵک لەو دوو ناوچەیەش هەر ئەوەیان دەوێت و دەشیانەوێت هێڵەکانی ناکۆچیەکان نەمێنن، داوای ئایندەیەکی گەش و ڕۆشنیش دەکەن و ئەوەش هیواکەیان و منیش هاوبەشم لەگەڵیاندا. تام بخۆ دەزانی لەو ناوچەی جیهاندا ژمارەی وڵاتەن هاوپەیمانی ئەمریکان، ئەگەر هاوپەیمانیش نەبن هاوبەشی ئەمریکان، بەڵام هەڵوێستەکانیان ینی تا ئەندازەیەک ناجێگیرە بە تایبەتی لە پشتیوانیکردنی ئەمریکا و ڕوانینەکانی ئەمریکادا. بۆ نمونە عێراق لە ماوەی ڕابردوودا سەرۆکوەزیری عێراق کۆبوونەوەی لەگەڵ سەرکردەی هێزە میلیشیایەکانە کرد، بەڵام هەر بە دواشیدا هێرشکردنە سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق و لە سووریاشدا بەردەوام بوو. وڵاتێکی وەکو قەتەر بە هەمان شێوە ینی ئەو پشتیوانیە نابینرێ لە ئەمریکا بە پێچەوانەوە زیاتر بەلای حەماسا داعشکێنێ. ئەمە چۆن هەڵدەسەنگێنی باسی تورکیا ناکەم ئێستا چکە بەشێکی تایبەتم هەیە لە بەرنامەکەدا تایبەت بە تورکیا. جا ناتوانرێت کاریگەریەکانی ئێران لەسەر سەرۆکوەزیر لە عێراقدا بەهێند وەرنەگیرێت. ناشتوانرێت کاریگەری هێزەکانی حەشدی شعبی و لایەنە چەکدارەکانی تریش بەسەر سەرۆکوەزیر یان بەسەر حکومەتی عێراقیەوە بەگشتی بەهێند وەرنەگیرێت. ڕێبەرانی عێراق بێجگە لە هەرێمی کوردستان هەموو هێزی خۆیان لە هێز و توانایی ئەو میلیشیانەی سەر بە ئێراندا دەبینەوە. ئێستاش حکومەتی عێراق لە نێوان بەرداشی میلیشیاکانی سەر بە ئێران و ڕوانینی نێونەتەوەییدایە و ئەوەش ڕاستیەکەیە. دەشێت قسەش لەسەر ئەوە بکرێت کە ئەمریکا بۆشاییەکی لە عێراقدا جێهێشت و ئەو بۆشاییەش ئێران و میلیشیاکانی سەر بە ئێران پڕیان کردوتەوە و ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی ئەو ڕەوشەی لە عێراقدا هەیە. هەرچی قەتەریشە پێم وایە ئەمریکا ئەوەی ڕاگەیاندووە هەر لایەکی بکەوێتە بەرەیەکی ترەوە ئەوە بەرەنجامێکی ئەو تۆی نابێت لە بەرامبەردا. جائیدی ئەمە بۆ قەتەری ئاسان کردووە تا بەرەنگاری سیاستەکانی ئەمریکا بێتەوە و هیچ باجێکیشی
لەسەر نادات. با نمونەیەکت بدەمێ. ئێستا کە باز لە ناوبژیەکەی چین دەکرێت لە نێوان ئێران و عەرەبستانی سعودیەدا 3 ساڵ لەمەوبەر شتی وەها هەر بە خەیاڵدا نەدەهات. جا ئەم بەڕێوەبەرایەتیە زۆر متمانەی لەدەستداوە. لە کشانەوەکەمانەوە بیگرا لە ئەفغانستان تا دەگاتە هێز و توانایی دانوستانەکان لە ناوچەکەدا. هەر بۆیە بەلای منەوە ئەوەی بەغدا و دەوحە دەیکەن جێی سەرسوورمان نییە لەلام. تەنها یەکشت چارەسەری دەکات و ئەویش وابەستەی تۆکمەی خۆمانە بە هاوپەیمانەکانمانەوە لە ناوچەکەدا، بە تایبەتیش خەڵک لە هەرێمی کوردستانی عێراق و لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا، واتە ئەو شوێنانەی هێزەکانی ئەمریکای تێدا دەکەونە بەر هێرشی ئێران. تام دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشی سێمی بەرنامەکەمان. تەل ئەڤیڤ بەردەوام لەسەر سەکۆ نێونەتەوەیەکانیشەوە ئاماژەی بە هەڕەشە و مەترسیەکانی ئێران کردووە بۆ سەر دەوڵەتی جوو دەشڵێت دەسەڵاتدارانی ئێستای تاران بزوێنەری هێزە میلیشیاییەکانی ناوچەکەن. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتێک لایەنەکانی سەر بە ئێران لە عێراق و یەمەن و لوبنانەوە دەکەونە جومجۆڵ و ئەو ڕێنەمایانەی پێیان دەگات تەنها لە یەک شوێنەوەیە و بریتە لە ئێران. ئەوانەی کار لەسەر ناسا قامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات لە ڕێی تاوانکاریەکانی حەماس و داعشەوە نابێت بشاردرێتەوە. لە دوای ڕۆژی حوتی مانگی دەوە وەک ئیسرائیل دەڵێت تاران پشتیوانیەکانی خۆی بۆ حەماس زیاتر کردووە و هەوڵەکانیشی لەگەڵ وڵاتانی کۆمەڵگەی نێونەتەوەییدا زیاتر بوون بۆ دژایەتیکردنی دەوڵەتی جوو. ئێران بەر لە شەر ڕاستەوخۆ کومەکی حەماسی کردووە لە ڕێی مەشق و ڕاهێنان و پێدانی چەک و دارایی و تەکنۆلۆژیاوە. ئەم یارمەتیدانانەی حەماس تەنانەت ئێستاش بەردەوامن و شتی ترشی بۆ زیادکردوون وەک زانیاری هەواڵگەری، هاندان لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە، هەروەهاش هاندان بۆ دژایەتیکردنی ئیسرائیل لە سەرانسەری جیهاندا. لەکدانەوەکان زۆرن لەسەر پەرسەندنی ئەم شەڕە و کرانەوەی بەرەی زیاتر دژ بە ئیسرائیل و هەروەهاش دژ بە بەرژەوەندیەکانی وڵاتانی ڕۆژاوا لە ناوچەکەدا. بەڵام وەگە ئەمریکا دەڵێ ڕێوشوێنەکانی دەگیرێنە بەر بە پێی ئاستی پەرسەندنەکان دەبن. پێم وانەیە لەم قۆناغەدا پێشبینی شتێک بکرێت کە هێشتا ڕووی نەداوە و هیواداریشین ڕوو نەدات. ئەوەی دەتوانم ڕای بگەێنم بەرژەوەندی بەرچاوی ئاسایشی نیشتیمانیمان هەیە لە ناوچەکەدا و کار لەسەر پاراستنیان دەکەین و لە ڕێی هێزی زیاتریشەوە بەرگریان لێ دەکەین. جا هەر کارکتەرێکی بێهێوێت کار لەسەر فراوانتر و قوڵترکردنەوەی ئەم قەیرانە بکات، ئەوە دەبێت ئەوەش ببینێت چەندێک بەڕژلی بەرپرسایەتی خۆمان لە ئاستۆ دەگرین. پەنتاگۆن ئاگاهیدانەکەی سەرۆکی ئەمریکا دووبارە دەکاتەوە بۆ ئەو لایەن وڵاتانی دەیانەوێ سوود لەم ڕەوشەی ئێستەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببینن. لەوەتای هێرشە تێڕکاریەکەی هەماسەوە ئێمە زۆر ڕۆن و ئاشکرا بووین لەوەی نامانەوێت ئەو ڕەوشەی لە ئیسرائیل هەیە فراوانتر بێت و ببێتە قەیرانێک لە ناوچەکەدا. وەک هەموو گوێمان لێبوو سەرۆک بایدن و ئۆستن وەزیر بەرگریمان و گەورە کاربەدەستانی تری ئەمریکا پەیامی ئێمەیان گەیاندووەتە هەموو ئەو وڵاتانەی هەوڵی سوودوەرگرتن دەدەن لەم قەیرانە و دەیانەوێت فراوانتری بکەن دەڵێن کاری وەها مەکەن. تام لە بەشی پێشوودا ئاماژۆ بە پەیوەندی نێوان ئیسرائیل و عەرەبستانی سعودیە کرد. ئێستا یەکێک لەو نیگەرانیانەی کە هەیە لە ئاکامی ئەم شەڕە ئەوەیە ئەو هەوڵانەی دەدرێن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئیسرائیل لەگەڵ وڵاتانی دراوسەیدا عەرەبی و ئیسلامی میدا. ئەمە نیگەرانیە دروست بووە. پێت وایە حەماس بتوانێت سەرکەوتوو بێ لە ڕێگەگرتن لەوەی کە ئەم پەیوەندیانەی نێوان تەل ئەڤیڤ و پایتەختەکانی تری وڵاتانی عەرەبیدا بێنەدی؟ ئەوە تا هەر هیچ نەبێت لە ئێستادا ڕاگیراون بۆ ماوەشی کاتی یان دوایان خستووە. بەپێی لێدوانەکانی ڕیاض و تەل ئەڤیڤ بەرەو پێشون هەبووە لە پەیماننامەی ئیبراهیمدا کە بەڕێوەبەرایەتی پێشوو کاری لەسەرەکەن. وە گوتم لە ئێستادا هەڵپەسێدراوە چونکە ئیسرائیل کار دەکات لەسەر وەڵامدانەوەی هێرشەکەی ڕۆژی حوتی مانگیدا. جا نازانم ئایا حەماس لە مەودای درێژخاندا سەرکەوتوو دەبێت و ئەو پەیماننامەیە بە تەواوەتی ڕادەگرێت یاننا. بەڵام بە دڵنیاییەوە ئەو بەرەو پێشچوونەی هەبوو دوای خست. ئەو ئاشتەواییەی پێویستە لە نێوان براکاندا هەبێت دوای خست. دەشێت ئەوە وەک سەرکەوتنێک بۆ حەماس دابرێت چونکە هێشتاش خەڵک و لایەنیش هەن
دواخستنی پرۆسەکانی ئاشتەوایی و ئاساییکردنەوەی پەیوەندەکان و ئاشتیش بەباش دەزانن بۆ خۆیان. تام لە ڕۆژی حوتی مانگی دەوە هەتا ئێستا زۆر جارێ مەمەمان بەرگوێ دەکەوێت ئەگەر بێت و ئەم شەڕە پەرە بسەنێ ئەوان نەخشەی ناوچەکە دەگۆڕێ. بەنیامین نەتەنیاهۆ بۆ خۆی ئەوەی وت و ئێستاش هەندێک لە سەرکردەکانی حەماس باز لە گۆڕانکاری لەو نەخشانەدا دەکەن. چ جۆرە نەخشەیەک دێتە ئاراوە ئەگەر ڕوو بدا ئەشمێ بشزانم کورد لەو گۆڕانکاریانە لەکوێدا دەبن ئەگەر نەخشەکان گۆڕان. ئەگەر ئاوەها شتێک ڕوو بدات دەترسم لەوەی بەرەو باشتر نەبێت. جا ئەگەر گۆڕانێک لە نەخشەی ناوچەکەدا ڕوو بدات ئەوە هیوادارم شانشینی ئوردون و وڵاتی مسر بەرپرسایەتی گەورە و زیاتریش لە ئەستۆ بنێن بۆ کرانەوەی ڕێگەکان بەرەو غەزا. لە پەیوەندی بە کوردیشەوە ئەم خەیرانە دەرفەتی زیاتری کردوتەوە بۆ وڵاتێکی وەک تورکیا بۆ زیادکردنی فشارەکانی لەسەر کورد لە ناوچەکەدا. جا ڕازگۆ بم هیچ هێڵێک نبینم وەک گۆڕانکاریەک بۆ نەخشەی کورد لەو ناوچەیەدا. نیگەرانیشم هەن لە کاتێکدا وڵاتەکانی وەک ئێران و تورکیا کە بەرەنگاری خواستی خودمختاری کورد دەبنەوە ئێستا هێز و دەسەڵاتیان هەیە و دژ بە کوردەکانی وڵاتەکانیان بەکاری دەهێنن. جا لە مەشیاندا وابەستەی ئەمریکا زۆر گرنگە بۆ کورد کە ئاسایش و پارێزراوی و دەرفەتی دەوێت وەک کورد لە هەرێمی کوردستان و شوێنەکانی تریش. باشە سەبارەت بە کۆماری ئیسلامی ئێران ئەگەر شەڕەکە پەرە بسەنێ ببێتە شەڕێکی ناوچەکە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەگەری ئەوە دێنێتە ئاراوە لەشکر یا هێزی لەشکری بەکاربهێنرێت دژ بە کۆماری ئیسلامی ئێران. هەروە دێ و ڕۆڵی پاسداران زیاتر دەبێت. لێرەدا ناکرێت لە دەسەڵاتداران و فەرمانڕەوایانی ئێرانی جیا بکەیتەوە چونکە ئەو هێزا لە خزمەتی دەسەڵاتی ڕژێمی ئێراندایە. جا لەگەڵ هەر پەرەسەندنێکی ئەم شەڕەدا پێویستە ئیسرائیلیان ئەمریکا یان تەنانەت عەرەبستانی سعودیەش پێویستە وەڵامی قورستیان هەبێت بەرامبەر بە هێزی ئێران. جا ئەوەی ئێران لەم ساڵانی ڕابردوودا و لەم مانگەی ڕابردووشدا کردوونی بەرامبەر هێزەکانمان ناوچەکەدا وەها دەکات ئێمەش بڕیاری خۆمان بدەین بۆ پاراستنی هێزەکانمان. ئەگەر لەبەر هیچ شتێک نەبێت ئەوە لەبەر ئەوەی وابەستەیمان هەیە لە بەرامبەر هێزەکانمان و هاوپەیمانەکانیشمان. جا ئایا کردەیەکی لەشکری بەرامبەر ئێران دەکرێت ئەگەر تاران بەردەوام بوو لە پەرەپێدان و فراوانترکردنی ئەم خەیرانەدا ئەوەی پێویست دەکات بکرێت وەڵامێکی یەکلاکەرەوەیە بۆ ڕاگرتنی ئێران لەو ڕێبازەی گرتوێتێ بەر. ئەو وەڵامەش دەبێت دەست بەجێ بێت. تام دەگەڕێمەوە بۆلا دەچینە بەشی دوایی بەرنامەکەمان و قسە لەسەر تورکیا دەکەین. تورکیا لەگەڵەوەشدا کە هاوپەیمانی ڕۆژاوا و ئەندامیشە لە هاوپەیمانێتی ناتۆدا بەڵام بە پێچەوانەی هەڵوێستەکانی ئەوانەوە لە ئێستادا ڕێکخراوی حەماس بە ڕێکخراوێکی تێرۆریستی دانانێت. حەماس ڕێکخراوەکی ترۆریستی نییە بەڵکو مجاهیدن بۆ ڕزگاری ڕێبەراتی خەباتی پاراستنی خاک و خەڵکەکەی خۆی دەکات. وەک بەرسڤێکیش بۆ ئەو هەڵوێستەی سەرۆکی تورکیا کە لە خۆپیشاندانەکەی ڕۆژی شەممەی ئەستەمبوڵیشدا وەک پەیامێک بۆ کۆمەڵگەی نێونەتەوەیی جەختی لێکردەوە ئەمریکا دەڵێ ئەو جێرە لە دیوانانە هیچ کاریگەریەکی نابێت بەسەر هەڵوێستی فەرمی واشنگتۆنەوە لەسەر حەماس. ئێمە بڕوامان بەوەیە کە حەماس ڕێکخراوێکی تێرۆریستیە. ڕێکخراوێکی تێرۆریستیە و ڕێژیمی تاران دارایی و سەرچاوە و کارەسانەکانی بۆ دابین دەکات. بڕواشمان وهایە کە ئیسرائیل ماف و بەرپرسایەتیشی لە ئەستۆیە بۆ بنەبڕکردنی مەترسیەکانی لەسەر خەڵکی وڵاتەکەن و وەک ئەو هێرشە تێرۆریستەی ڕۆژی هەفتەی مانگ دەکرایە سەری. سەرۆک ئەردوغان و ڕێبەرانی تریش ئارەزووی خۆیانە چی دەڵێن بەڵام سەرۆک بایدن سەرۆک و سەرکردەی هێزە لەشکرەکانی ئەمریکا ڕێک و ڕەوان باسییان لەو مەترسیە حەماس کردووە و هەروەهاش پشتیوانی لەگەلی ئیسرائیل لەو هەوڵی بۆ بنەبڕکردنی ئەو مەترسیە دەیدات. دەسەڵاتدارانی تورکیا لە لێدوانەکانیاندا وەک بڵێ دەخوازن ئەم شەڕی حەماس ئیسرائیل وها ناودێر بکەن شەڕێکی بەرنامە بۆ ڕێژکراوە دژ بە موسڵمانان و داواش دەکەن وڵاتانی جیهان جارێکی تر جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ بخوێننەوە. Ağız birliği etmişçesine
هەموو وڵاتانی ڕۆژئاوا پشتیوانی بێ چەندوچوونی هێرشەکانی ئیسرائیل دەکەن، بەڵام داوا لە ئیسرائیل ناکەن بگەڕێتەوە بۆ ژیری وەک ئەوەی لەسەر هەموو شتێک ڕێکەوت بن. ئەوانەی باس لە مافەکانی مرۆڤ و ئازادیەکان دەکەن لە چەندان ڕۆژی ڕابردوودا مافی دانیشتوانی سەرکوتکراوی غەزایان فرامۆش کردووە. ئەرێ جاری گردردونی مافەکانی مرۆڤ چی لێ بەسەر هاتووە؟ هیچ سەیری ئەو جارنامەیە دەکەن، سەیری ئەوە دەکەن چی تێدا نووسراوە؟ نا، تەنها ئەوە دەبینن کە خزمەتی ئامانجەکانیان دەکات و ئەوە نابینن کە خزمەت بە ئامانجەکانیان ناکات، چونکە ئەو خوێنەی دەڕژێت خوێنی مسلمانانە. ئەم لێدوانانە وەک کاربەدەستانی ئەمریکا دەڵێن کاریگەری نابێ بەسەر هەوڵەکان بۆ پاراستنی بەرژەوەندیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئێمە ڕێگەش نادەین هەر هەڵەشە و مەترسیەک بۆ سەر بەرژەوەندیەکانمان لە ناوچەکەدا بەبێ بەرەنگاربوونەوە تێپەڕێت. لە هەفتەی ڕابردوودا نیشانمانداوە کە تواناییە لەشکریەکانمان بەکاردێنین بۆ بەرگریکردن و پاراستنی ئەو بەرژەوەندیانەمان. ئەو توانایە لەشکریانەشمان ڕۆژ بە ڕۆژیش گەورەتر دەبن. تام من پرسیارە لێ ناکەم، خۆت پێم بڵێ دوای ئەوەی کە جۆر لە سەرۆکی تورکیا بوو دەڵێ حەماس تێرۆریست نییە، تۆ چی دەڵێی؟ Well, I thought it was interesting that Mr. Kirby indicated that we believe that Hamas is a terrorist organization. جا ئەوەی بەڕێزکردبی وتی کە ئێمە بڕوامان بەوەی حەماس ڕێکخراوێکی تیرۆریستە، من زمانێکی تونتر بەکاردەهێنم و دەڵێن بەڵێ دەزانین کە حەماس تیرۆریستە و حکومەتی ئێرانیش ڕێکخراوێکی تیرۆریستیە. لە پەیوەندی بە ئەردۆغانیشەوە، ئەردۆغان لەژێر فشارێکی زۆر و گەورەی شەقام و خەڵکدایە لە تورکیا کە پەیامی ئێرانیان وەرگرتووە و ئەم شەڕە وەها دەبینن شەڕی نێوان ئیسلام و جووە و وەک دەڵێن لەسەر ئەوەیە کە موسڵمانەکان بە ئازادانە دەستیان بە شوێنە پیرۆزەکاندا ڕناگات لە ئیسرائیل. جا ئەردۆغان کار لەسەر هەردوو بابەت دەکات. لە کاتێکدا تورکیا و ئیسرائیل مێژوویەکی درێژی پەیوەندی ئاسایشی و ئابووریان هەیە و لە تورکیاشدا و قسانە دەکات کە خەڵک دەیانەوێت بیبستن. بەڵام نکوڵیش ناکەم لەوەی لەم چەند ساڵەی ڕابردوودا ڕەفتارەکانی ئەردۆغان لەسەر ئاستی نێونەتەوەیی هەر بەو شێوەیە بووە و هیواداریشم ئەو پەیامانەی لە ئەردۆغانەوە دەیبیستین بۆ هێورکردنەوەی بازنەی دەنگدەرانی خۆی بێت. ئەگەر وەها نەبێت ئەوە دەشێت بەشداری هەبێت لە گەورەتربوون یان فراوانتربوونی قەیرانەکەدا. هەرچەندە ئەردۆغان تێگەیشتنیشی هەیە لە گرنگی پەیوەندی نێوان تەل ئەڤیڤ و ئەنکەرە. لە ڕووی ژیۆپۆلیتیکیشەوە هیواداریشم ئەوەی بە قسە دەیڵێت بەکردەوە وەها نەبێت. بەڵام ئەوەی کە هەتا ئێستا دەبینرێ پشتیوانی لە حەماس دەکات و گلەیەکی زۆریش لە وڵاتانی ڕۆژاواش دەکات لەسەر ئەو شەڕێی کە هەیە و وهای دادەنێ کە وڵاتانی ڕۆژاوا هاندەری ئەو شەڕەن یانی وەکو جۆمان لێبوو دەڵێ چووکە خوێنی مسلمانان دەڕێژرێ بۆیە ڕۆژاوا بێدەنگە. جا من ئەمەیە بە کورتی پێم بڵێ ئەم شەڕە شەڕی مسلمان و ئاینێکی ترە وەکو جوو یاخو چۆن ناودێری دەکەی تۆ چۆن پێناسەی دەکەی؟ پێم وایە ئەردۆغان درۆزنە. دەزانی من هاوڕێی مسلمانم زۆر زیاترە وەک لە هاوڕێ کریسیانەکانم لە ناوچە کوردیشینەکاندا. هیواداریشم ئەم بەرنامەیە ببینم. ئەوەی ئەردۆغان دەیڵێت ئەوە پەیامێکی ئێرانەکانە کە ئەمە شەڕی ئاینەکانە. نا، ئەمە شەڕی نێوان شەڕانگێزەکان و ئەو خەڵکەیە کە ئاشتیان دەوێت. لە بانگی پێشدا ئاگربەست هەبوو لە کەرتی غەزە، بەڵام ڕۆژی حوتی مانجیدەی ئەم ساڵ حەماس ئەو ئاگربەستەی پێشێل کرد. جا ڕازگۆ بم زۆر بێ هیوای کردم کاتێک دەبینم ئەردۆغان ئاوەها قەیرانێک بۆ بەرژەوەندی خۆی بەکارهێنێت. سەیکە کورد لە سووریادا زیانمەندی یەکەم بوون لەوەی کە هەردوو وڵاتی سوید و فینلاند دەیانویست ببنە ئەندامی ناتۆ بەهۆی ڕەفتارەکانی رووسیاوە لە ئوکراین. جا ئەردۆغان ئەزمونێکی دوور درێژی هەیە بۆ وەرچەرخانی ڕووداوەکان بۆ بەرژەوەندی خودی خۆی نەک تورکیا. ئەزمونی ئەوەشی هەیە دوژمنایەتی و دژایەتی لە نێوان ئەم لایەن و ئەو لایەنەدا دروست بکات بۆ بەهێزکردنی دەسەڵاتی سیاسی خۆی. چەندان ساڵە ئەو هەوڵانەی دەبینین. جا هەر بەڕاستی شەڕی حەماس و ئیسرائیل شەڕی نێوان دوو ئاین نییە. ئەمە شەڕی نێوان ئایدۆلۆژیا ئاینەکان نییە. جا بێگومان کورد لە هەموو کەسێک باشتر لەمە تێدەگات کاتێک بربەرەکانی لە نێوان دوو لایەندا دروست دەکرێت لە پێناو دەسەڵاتدا وەک ئەوەی ئەردۆغان چەندان جار کردوێتی. هیوادارم لەم بەرنامەیەتدا و بەرنامەکانی تریشدا ئەو ڕاستیانە
خەش بکرێن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو درۆیانەی لە ئاراستە جیاوازەکانەوە دەخرێنە ڕوو. تام سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. تام thank you very much. ئەڵبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان.